دەی کانونی یەکەمی هەموو ساڵێک لە عێراق بۆ ڕۆژی سەرکەوتن بە سەر داعش دیاری کراوە. دەوڵەتی عێراق لەو ڕۆژەدا ئاهەنگی سەرکەوتن دەگێڕێ. بۆ ئەو مەبەستەش لە کەرکووک مەراسیمی تایبەت بەو بۆنەوە ڕێکخرا و ڕۆژی سەرکەوتنی هێزە چەکدارەکان عێراق بە سەر داعشدا بەرز نرخێنرا. ڕێبوارتەها سەرۆکی لیژنەی باڵای ئەمنی کەرکووک ڕایگەیاند لە ڕۆژی سەرکەوتندا پێویستە سوپاسی پێشمەرگە و سەرجەم هێزە عێراقەکان بکەین کە توانیان بەرگری لە کەرکووک و خاکی عێراق بکەن. لە کەرکووک بەیانی سەرکەوتن و ئاشتیتان باش بێت. ئەمڕۆ لێرە کۆ دەبینەوە بە مەبەستی ئاهەنگ ژێڕان بە بۆنەی ڕۆژێک جیاواز لە هەموو ڕۆژەکان لە هەموو ڕۆژەکانی تر، ڕۆژێک گەلی عێراق و کەرکووکیەکان و سەرجەم پێکاتەکان، هێزە ئەمنیەکانمان لە سوپا و لە پێشمەرگە و حەشدی شەعبی و پۆلیس، هەموو هێزەکانی تر شان بەشانی یەکتر وەستا بوون و بەرگریکردن لە خاک و شکۆ و بەها و باڵەکان. ئەو کارشاری کەرکووک بەشێک لە قەزا و ناحەکانی گۆڕە بۆ قوربەیانیدان و خوێن بەخشین لە پێناو ئازادکردنی خاکدا. هاوکات بەڕێوەبەری مەڵبەندی هەمانگی کەرکووک ڕۆڵی پێشمەرگە لە ڕووبەڕووبوونەوەی داعش بەرز نرخاند و ڕایگەیاند پێشمەرگە ڕۆڵی گرنگی هەبوو لە پاراستنی ئاسایشی کەرکووک. جێگری فەرماندەی ئۆپراسیۆنەکانی کەرکووکیش باسی هەمانگی نێوان هێزە عێراقیەکان دەکات لە ڕووبەڕووبوونەوەی مەترسیەکان لەسەر شارەکە. ڕۆڵی پێشمەرگە زۆر گرنگ بوو لە کەرکووکە. ئەگەر پێشمەرگە نەبووایە بە هەمان شێوەی موسڵ و شوێنەکانی کە داعش دەستی بەسەراگرت و کەسوکاری خەڵکەکەی برژن و کچەکانیان ێبرد ئەیانی فرۆشت. لەبەرەوە پێشمەرگە جانفیدا خۆی کردە بەختی جانفیدای خۆی کرد و نەیهێشت دەست بەسەری خەڵک و کەسوکارەکەی کەرکووک بگیرێت. ئێستش بە هەمان شێوە لە چواردەوری کەرکووکە پێشمەرگە لە هەموو داکۆکیەکانی خەڵک ئامادەیە خۆی بەبەخت بکات. هەمانگیتان لەگەڵ لەگەڵ هێزی عێراق ئێمە مەرکەزی تەنسیقین هەماهنگیمان بە ڕێکوپێشی هەیە بە بەردەوامی لەگەڵ شوێنەکان ئۆپراسیۆنەکەین. أن قيادة عمليات كركوك هي القيادة الرئيسية في كركوك، وكافة الأجهزة الأمنية بكافة مسمياتها هي ترتبط القوات قيادة عمليات كركوك والتنسيق والتنفيذ في أعلى مستوياتها بكافة الأجهزة الأمنية مع جميع القوات الأمنية. سەرباری ئەوەی داعش سنوورێکی دیاری کراوی لە بەردەستا نەماوە، بەڵام ئێستاش ناوە لە سنووری پارێزگاکانی عێراق جم و جۆڵیان هەیە و ڕووبەڕووی هێزە ئەمنیەکان دەبنەوە. ئەمە جگە لەو بۆشایە ئەمنیەی نێوان هێزە عێراقیەکان و پێشمەرگە کە داعش بۆ مەرامی خۆی بەکاری دەهێنێت و تا ئێستا و بۆشایە ئەمنیانە پڕ نەکراوەتەوە. چیانوری کەناڵی پەیام، کەرکووک.